شەوتان باش هاوڕێیان ڕەمەزانێکی خۆش ببەنە سەر خێر بێن هاوڕێیان. ئێستا هەندە قسە و باز دەکەین بەسەر ئەو ڕووداوانێکی من دەزانم. سوودانی زۆر تووڕەیە لە بارزانی. وەڵڵا حەقیقی وەڵڵا حەقیقی. بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان. ئێستا هەندە قسە و باز دەکەین بەسەر سەرچاوی ئێمە بە دەست پێ بکەین هاوڕێیان. بەداخەوە لە سۆران ئێستا ڤیدیۆی گەنجەکیان و نردیمە تیزابیان پێدا کردیە 3-4 کەس تاوان دوای ئەوە ئازادیش کراینە. گەنجەکە تیزابی پێدا کردێ کە مادەیەکی زۆر زۆر خەتەرە هاوڕێیان. تیزابیان پێدا کردیە و ئەو تاوانشی زۆر قێزەوەنە. بەداخەوە خەڵکەکەش بەر ئەوانەی ئەو تاوانشیان کردیە بەریش بوونە. ئەو شتێکە قابلی قبول نییە بە دەردی کاک مەسعود و ئەوە قبوڵی ناکەین کاکە، قبوڵی ناکەین. خۆ بە زۆرم لێ نییە، قبوڵی ناکەین. بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان. ئێستا دەست پێ دەکەین بەس با لێرەش بڵاوکەمەوە. بەخێر هاوڕێیان تکایەکی برایانە هەزارە مینجار کەس هەروە دەکەیەک تەلەفۆنی زۆر زەرورم پێ دوو شتە 100-70 ئەرە تەلەفۆنی ئەوم دێ کاکە خۆمی بەدا لە نیمە دوو خۆش نییە. هەزار جار گوتم خەڵکێک تەلەفۆنم دەداتی ئەمن بچم تەلەفۆنی وی بەکەیف خۆم تۆز ئەەکەم کاکار ئەوانی تەلەفۆنم دەدەنێ نادەنێ دیتان چ لە تەلەفۆنی پاڤل تاڵەبانیش هەموو سیروان بارزانی فاروقی مەلا هەموو تەلەفۆنی خۆی ئەنگۆڕی کا من نەمدایە ینی بڕاوکە یەک دوو قڵمدا پەر تەواو بۆیە کەس داوای تەلەفۆنی کەسم لێ نەکە. کاتان لێ دەکەم کەس داوای تەلەفۆنی کەسم لێ نەکە. دوو خۆشش نییە هاوڕێیان ینی زۆری نەیدێ هەر یەکێک مشکلەی لەگە یەک کەسیە لە دائیرەکەی لە جیران دێ شەڕی خۆی بەمە دەکات. ینی لە بۆ منە زۆر ناخۆشە ئەمە جێم لێ نییە بەس خۆشە خەمی گشتی بی خۆشە وەکوما هاوڕێیان هەست پێ بکەی کاکە ئەوە لە خەمی گشتیدایە نەک دێ شەڕەکەی خۆی بە تو دەکە ناوێری لایکیش لۆ بکە هانیش دەدەگەلۆشی نەکەی دەرێ ئەها تەسیقی هەیە یان لە دائیرێکی گەندەڵێکی گچکە دەبینتەوە مە ئامیر کاتە برم کارجێر کۆمیتە کارجێر لەقە کورە بابەواز بینین ئەیبا بەجددیمە یعنی وەرە بە خۆت لەگەرم ڕابۆستە مشکلەکە تێ لەگەرت دەبم ئەگە لەگەرت نەبوومە چیمەتە زەوی لێ داگیر دەکرێت خزمت دەگیرە کوژێ کەس نەزانی ئێ باش ئەتوی خەم لە خۆت نەخۆی ینی ئەمە لۆ بێم خەم لێ بخۆم بەجددیمە ینی شەڕ بەمە بکەن ئەیب عەیب هەندە چ عیزەت نەفس خۆشە. من دەزانم ئەنگۆزدان ئەمن لە ئەوروپان بەس خۆ کاکە لە ئەوروپای لە بۆم نییە ئەوروپا لە بۆمەش ئەمین نییە ها خۆ نامەوێ هەموو ڕۆژێ باسکەم بەس کاچی خۆم بە خۆشتان لۆ مشکلەی خۆتان سەک جورئەت هەبی وەرە بەرێیان یا تا ئەمیش بێم لەگەرت ڕابوەستم ئەوزە بەدەر لەوەش کورد لۆ دار و بەردیشتەکەی هەر ئەو دەقەیە دوای ئەوە هەر نایبینیەوە هەزار چشت بی. هاوڕێیان بینە سەر دوسێشت بەداخەوە ئەو ڕۆ شێروانی سزای یعنی هەتا 6 مانچکە بەلای کەم لە ژوورەوە دەبی لێزان بابی ئەوم لە بیچ ببورن دام نابوو ئەوە بوو ژنێکە لێزان ئەمە ڕەششتە شوێن دادوەرێکە ژنەکە خیانەتێکی کرد یعنی ئەو لێزانە فەندی خانم ئەوەی کردت خیانەتەکە ئەوەی کردت ڕاستە لەسەرەوە ئەمرت پێکرا کە دەبی ئاوا بکەی بەڵام تۆ بزانە ئەبەو ئیمزایەت یەک خیانەتت لە وجدان و ئەخلاق و ڕەنگی بە ڕۆژیش بی ئێستا وەنیە لێزان خان ڕەنگی ئێستا بە ڕۆژیش بی ڕەنگی باوکت برێ وەڵای کچم هەیە ها کچم هەیە کوڕی فەقیر شێروانێکی ئازادی خواست باوکی 4 منداڵ 6 مانگل لۆ درێژ کردەوە کە باش دەزانی توێژەرەکان
نووسیبیان کە قسەی وی دەبواە ئەتوبی کێسەنەت کە ئازاد بکرێ دا دووەڕ لێزان ئازادت نەکرد 6 مانگت لۆ درێژ کردەوە ئەو کوڕەت خستە یعنی 6 مانگەوە دەبی لە ژۆرێ بێت دیگەلەوە تۆمەتەش کەشی مایە هاوڕێیان تۆمەتەش کەشی مایە باز ئەتوو دوێنێ یعنی خۆ مەسئولانە نابی کەس دائیرەی بە دیێشتی وەرە بەم برێخانم لۆ دوێنێ سەعات 12 درۆت کرد گوت ئەم دەرچیمە دەرچم 12 نیم کەچی گوت پێشەمەش ئۆتڵەمە ئەمە نایم دوام کەچی پێشەمە قرارەکەت دەرچوان دێ لەسەر شێوانی نەکبەت خوا شەرم لە خۆت ناکەی لە بەرامبەر کو دەتوانانی ئەو شۆ سەر بەو سەرینەی بکەی کە باوکەکەت بە ناحەق 6 مانگ لە زیندان لەو درێژ کردەوە کو دەتوانی کو باوکت و براکانە دەتوانانی شانازی بە خوشکەچیان بکەن ئەگەر هاوسەرت هاوسەرەکەت شانازیت پێ بکە کوڕەچکت لە پێناوی پۆستەک مەیکە بابە مەیکە برێ نایکە ڕەنگی زەختمان لەسەر ئەدی ماڵی خەڵک کاول دەکەی دادی من نا ماڵی خەڵک باوکی چار منداڵی دادەبڕێنی بەشدار دەبی لەو زەریمەی وەزە بە ڕۆژیش نەموو مشکلە لەوەدایە بە ڕۆژیشە خانمە فەندی بارحاڵ هاوڕێیان تاوانەشی زۆر گەورەیە مەسرور لێی لە قین ڕاچوە یعنی من بڕوا بکەم مەسعود و داچی لەگەر ئەو ڕێی مەسرورینە ئەمە دەزانی من نامەوێت هێشتا مایە با پێ ڕابگا یعنی مەسعود گوتی کەی زۆقم نێبوو بەری دەدەم دادگا قەشمەری خانەیە هاوڕێیان ئەو جارەکەی تریش گوتم کورە لەو کۆمیدیا قادر نەزمەدی پیاوی جعفەری میرچی بوو ویزەی دەفرۆشت تجارەتی زێڕی دەکرد لەو ڕۆژانە لە مەتار گیرایە باسم کرد وەکو خەبەر بە زێڕەوە گیرایە پارتی گرتیدا ئەوەی تر بەردەبێ هەتا ڕۆژی محکەمەی دۆسەکەی لۆ قەپات کرد بە یەک جان تا زێڕەوە گیرا دەزان لۆ لەبەر لە عید میلادی سەید ڕەئیس مەسرور بارزانی پیرۆزبایی لێ کرد ڤیدیۆیەکی کرد تۆرتەکی بڵاو کردەوە پیرۆزبایی لێ کرد دۆسەکان لۆ قەپات کرد کەچ شێوانێکی نەکبەت ئەو بۆ 4 ساڵ و ئەوەندە لە ژۆرەیە لۆ لەبەر ئەوی دەنگێکی حەقە ئەو زانای کوڕی شێخ خالدی خولەسوور ئەزانن پێشووتریش لە سلێمانی خەڵکیان کوشتیە لاهور شێخ زەنجی هەوڵیدا بوو بیگری بەبرسن ئەگا من ئەوە بووم تەوقی ماڵی کردبوو دوسێ پێ ساڵ لەمەوە بەرنابی مەسعود بارزانی و مەسرور بارزانی هەڕەشیان لە لاهور کردبوو هێزیان لە ناو سلێمانی جوولان بوویان دەیکەینە شەڕ دەیکەنە شەڕ زەلامی کوشتی بوو ببرسن ئەگە ئەو قسەی من ڕاست نەبوو باشە تەحەدا دەگەم لەسەر زەلام کوژەچی لەسەر کەسێکی وە ئامادەن نەتەسلیمی دادگای بکەن شەڕی ناوە خۆش بکەن ببرسن ئەگەر هێزیان نەجوولان بوو لە ناو سلێمانی بەرامبەر لاهوری چێژ لەسەر زەلام کوشتنەچی چۆن گاڵتە بە دادگا دەکەن مامۆستا سوسۆی کردیانە تیرۆریست کورە دوای ئەوە عەفو عامی تایبەت بردیان هەموو مەسئولەکان چوونەکردنی وەرە دوێ سەردەش عوسمانیان کردە تیرۆریست تا ئەندازان هەتا ئێستا بکوژەکەی سەردەش عوسمانی گوایە بکوژەکە کە فەقیرە بەس پێیان گوت تەنسیقمان لەگە بکە نەیکردبوو تا ئێستاشە ژۆرەیە بەری نەدەیگەنەداکە نە ئەوەیە کورە سەدان کەیسو ئەوە بەهەرحاڵ ئەوەی کرا لە بەرامبەر شێروانی مەسرور بارزانی لۆگۆی ماڵی بارزانیە پێناسەی ڕێبازی بارزانیە کە ئەنگۆ چەند بەقین و دڕەشن چەند قین و دڕەشن و ئەو کەیسا شێروان ناوڕێیان بڕوان پێ بکە مرەشەعی جائزەی نۆبڵە ئەگەڵ عەقڵی مەسروری نەبایە کو دەگەشتە جائزەی نۆبەل شێروانێکی نەکبەت بگاتە جائزەی نۆبەل لە ئاستی هەرە مرۆڤە ناودارەکان بی ئەو عەقڵێتە ماڵی کوردی وێران کرد مەسرور بارزانی مەسعود بارزانی هاوڕێیان بێمە سەر خاڵشکەش ئەوڕۆ پاڤل تالەبانی لەگە مەسرور بارزانی دانیشت کەس گلەی لەوە نییە دوو حزبن پێک دێنە چەندە یاریە من چەند بیر دەکەمەوە وەرە مەسرور وەرە مەسعود برێم پاڤل وەرە یەکێتی قوبات ئەسەر لە نوێ مەسرور سەرۆکی حکوومەتێک کە 7 ساڵە لەوێ لە ماڵوێرانی زیاتر لە شکست زارەکەیت کە باسمان کرد لە هەموو بوارەك شکستی هینە بەس پێم برێ لە چت نەزعادینە وەرە سەر لە نوێ ئەویاندا ناوە قوبادیش بەجێگری قوبات هەر پێدەچیە تا مردنی هەر جێگربی ینی حەزی لێ عەز پێدەچیە ئەنی لەقەبی جێگری حەقە ناوی جەلال قوبات جێگر تاڵەبان جێگر مەسرور بی جێگر بارزانی یعنی ناوە چیوات لێبێ قوبات بەڕاستی
حەزل لێ یعنی ئینسان کوڕکو و ماندی نەبووی ئەی هاوار کوڕکو شەرم لە خۆت ناکەی واست یعنی شەڕی کردوێتە ئەوزارێک ناوی بێتەوە سەر ئەوە نازانم ێستا چ دەدرێت خۆشبەختانە لەوەدایە بەڕێزان خۆشبەختانە لەوەدایە کەس ئیحتیمام ئێستا بەو خەبەرانە نادا کەسێکی یەک دەگرن یەک ناگرن بە شەر دێن خەڵک حەز دەکا بە شەڕ بێن بڕوان پێ بکە ئەوەندە بێ ئەوە ئەرزش بوونە بەهەرحاڵ کاچ خۆم کەس دژی ئەوە نییە بەس ئینسان کە قسەی کردوەی کەچی پاڤلی کە دەموچاوەکی نوێ بوو هات ئەوەندە ڕادیکاڵ و تون لە بەرامبەر ماڵی بارزانی دەگوت شێوساری برای محمەدی باپیریتی کەچی دوای ئەوە کۆی پایەدار دوسێ جارە بستە مەسیفی سەری ڕەش میدیای سێبەری یەکێتی کردی ئەو ڕۆکۆ بنەوەکی گرنگ کورە گرنگ چ دەبی لۆ خۆتان دوو بنەماڵەن دزن ڕێک دەکەون ڕێک کەوتونە لەسەر پرۆژە استراتیجیەکان کە کو پارەی بدزن کو ئەو میلەتەی بڕوتێنەوە کو ئەو دوو بنەماڵە درێژە بە حکومڕانی بدە کە خەڵک لە دەم و چاوتان بێزار بووە چی ترتان یعنی گرنگی چییە ئەوەندە پاڤل دەی ڕوغێنم وا دەکەم دێ ئەوەدە بۆ من بێستا بوویتە سکرتێری مدیر عام تخوا شەرم لە خۆت ناکەی پاڤل ئەدوو سەرۆکی کو دەزی لەگە مەسرۆری دادەنیشی بەجددیمە ئەو دە سازش ئەو دوسێ جارە بەس ئەتوو دەچی ئیدە بە مەسرور زارێک بێتە سلێمانی با مەسرور بێ ئەوە ئیتفاقیە نییە ئەوە زەلیل بوونە ئەوە لە کاتێکدا پارتی بێت و هیچی پێ ناکرێ هیچی پێ ناکرێ ئەو زە دوور دەڕشێنەوە ئێستا ئەوچی پارتی بەغدا مەعاش نادە هەستان پێ نەکردیە پەرلەمانتارەکانیان غەدر لە کورد دەکرێ مەعاش ئەدی باشە لۆ سێ مانگ لەمەوە بە لەسەد تەوتین ئەوەندە دوور ڕووبوون لەسەر مەعاش هەموو خەتای حکوومەتی هەرێمە و بارزانانی و ئێستا دەرن خەتای حکوومەتی عێراق هاوڕێیان زۆر خێڕیاتی ئەو نیشتە ئەو ڕەفتارانە کاچی خۆم پاڤل یەکێتی خەڵک بڕوا بکە یەک جار خۆشەویستی دەدات بڕوان پێ بکەن هاوڕێیان کۆمەلگای کوردی زۆر گرنگە یەک جار خۆشەویستیت پێ دەدا دوای ئەوە دەبتە ئیمتیازی پاڤل تاڵەبانی هەتا عمرت مایە نابیەوە پاڤلەکەی ئۆکتۆبەری 2020 تاداد دەکەم ئەو ئەمنی خەڵک لێت خڕ ببتەوە هەمووی لە ئیمتیازەتە تۆ ئاوت بووی عینەن وەکو باوکت بەس لە دوو مەنسەب و مەساڵەتی خۆتانن عینەن وەکو باوکت بەخۆ بە قوبادی بەس بیر لە ئەوە دەکەنە ئەو یەکێتیە خوێنی شەهیدان ئەو هەموو دروشمە هەمووتان زەلیل کرد لە پێناوی پۆست خۆت و پلکەکانت و زاواکانتان و هەموو ئەنگۆ لە دەبەسەڵاتن حزبەکەی کەس ناوێری لە بەرامبەر پاڤێلی بکۆخی توخوا شەرم لە خۆتان ناکەن یەکێتی لە پارتی زەلیلتر ئەنگۆنە لە بەرامبەر ئەوەی خەڵک پارتی لە ماڵی بارزانی دەترسی ئەنگۆ یەکێتی ئێستا زیاتر لە پاڤلی دەترسێن حزبەک ئەو هەموو شەیدەیدا پاڤل و قوباتیان کردیە ڕقم یەک کەسیش لە بۆی نییە قسە بکە کەسیش لە بۆی نییە وەرە وەرە ئەو هەموو قسەبری قەدار ئەو هەموو مایکەشکان لە بچێ پێی برێ پایدار ببیە سکرتێری مدیر عام ئەوە ڕێکەوتن نییە ئەو زەلیل بوونە بە قوربان ئەو کەرامەت شکانی خۆتە بچێتی هێزە لە ناو ئەوی ئەوە مووقف بوو ئەوە مووقف بوو کە لە ناو مەسیفی ئەوە بە جغارەکە لە دەو بوو ئەوە مووقف بوو منەتی فازڵ میرانی ئەوەت نەزانی بەڵام کاچ خۆمێساکە لە بۆ من بەو سەر شۆڕیەوە هەموو ڕۆژە لە سەری ڕەش کەوتی شەرم لە خۆت ناکەی بڕوا بکەن پارتی هیچ نییە بەس ئەو حیزبانەی تر لەوی هیچترن بەگشتیان هاوڕێیان بە لەوەش با قسەک لەسەر ڕۆژاوە بڕۆم دێمە سەر ئەوەی کە سوودانی چەند تووڕەیە لە مەسعود و بڕوا بکەن جەولەیەکی کێشە دروست دەبێتن شەڕەگەش چیە لە سەق و ئەوەیە چێ زەرەکە خۆ مەسعود چی جێ لێ 10 ملیار دۆلاری هەیە ئەو خەڵکە موچەی نادرێتی هاوڕێیان ئەمە نەمزانی بەڕاستی لەو ڕۆژانانی مراجعی خۆم کردەوە برادرە گوتی کوڕ قادر بابم من ئەو جۆلانیە سێ ئەمیری داعشی سێ ئەمیری داعشی بە کوشتە ئینایە نزیک منتقەی ئیدلب کە گوایە ئەمنێتیان لە پارێزی وایە و ئەبوو بەکر بەغدادی عەبدوڵڵا نازانم وەڵی ناوەکەی ئێستا نایەتەوە بیرم ئیبراهیم قوڕەشی هەر سێکی لەژێر دەسەڵاتی جەم ئەوەی بە کوشتە معلوماتیشدا ئەمریشەکە ئەمریکی و ئیسرائیل و هەسەدا و ئەوانە چوون ئەوانەیان هەندێک کوشت و هەندێک گرت برێم هەر سێکیان کوشت سێ ئەمیری داعش لەژێر دەسەڵاتی جۆڵانی ئەوە بووە
بۆیە ینی ئەو ئیسلامیانە زۆر دڵیان پێخۆشە چەند گوناحن بەجددیمە چەند گوناحن ئەوزە ئەوانە هەموو لۆ هەندێکیانە بڕوا بکەن سنەی متەتەڕەف ئاوا ئەمیرە تونندڕەوەکانیان بگرن بکوژن خڕیان کەنەوە بە موقەت هەتاوەکو دای ئەوە تەسفیان کەن وەکو داعش ئەوە نوتیونە ئەوە ئەمن و ئێوەینا هاوڕێن ئەو خەبەرانەی لای من هەیە بڕوان پێ بکەن یعنی ئێستا کە خۆ ئیسرائیلەوانە دەورەی باشان لەوەی دیت کە جۆڵانیان یعنی ئەو دەورەی جۆڵانی دەبینی وای کردیا تا سووریا قەت یەکگرتو نەبی لەو لە عەلەویان هاندا لەو لە ئەخدەبی بەهانە هەبی هەستانە دەستورێکیان بەخۆ تورکیا لە دژی ئیسرائیل و ئەوان لە دژی ئەو ڕێککەوتنا ئەو ێمزانم هاکان فیدان هەڕەشەی لێ کردیا هەڕەشەی لێ کردیا دەستورێکی ئیسلامی دیکتاتۆریانەی لە بۆ جۆڵانی تەکمیل کرد ئەوە نەست دروزەکان قوبولیان نە عەلەویەکان نە مەسیحی نە کورد کەس قوبولی نە غەربیش قوبولیی ئیتر ئەوە وارەکە ئەنی چێ ینی ئەو دەبی تەقسیم بکرێ ئەوانە حقوقمان تێدانی ئەنی فتنەکە دیارە ینی ئەتوەکە بتەوێ وەکو باوکەک وەکو سنتەرێک هەمووان ڕابچەشی دەوی دەستورێک دابنێ ئەوەی کە ئەسەد نەیدایە ئەتوو بدەی ئەو لە ئەسەد خراپتر دەسەڵاتی لە خۆی تەسبیت کردیا دەستورێکی ئیسلامی هاتیە لەناوەی یعنی بڕۆن تەقسیم بن بڕۆن جیا ببنەوە بۆیە یعنی بە دەستی خۆی بە تورکیا بەو فێڵەی لێکرد بە ئیسرائیل و ئەمریکا چێ ئەو گەمەیان پێکرد کە سووریا دەبی تەقسیم بیەوە فعلەن بەرەو تەقسیم بێسە دروزەکان هەر زۆر بە کەڵەگایی ئیسرائیل بە ئاشکرا لە پشتیان ئەو ڕۆژە سەدان کەسیان چونە ناو ئیسرائیل 1 ملیار دۆلاریانەوە تەرخان کردینە لەو بژانەوەیان لەولا کورد فەڕەنسای لە پشتە ئەمریکا تا حەدەک ئیسرائیل بە ئاشکرا نازم تا ئێستا قسە دەکات بەس فەڕەنسا تا ئێستا لە 90 لە 88 هاوڕێیان فەڕەنسا لەگەر قەزافی دوو دەوڵەتن دەوڵەت بوونە جددی بوونە ڕازگۆ بوونە لەگە کورد مەسەلەی کورد لایەوەیە وە پێشیان تەرک ناکرێت ئەو اتفاقش کە کرا بزانن من هەر ئەوەندەتان پێدەم دۆسێ عەلەویەکان ئەوەندە گەورە بوو لە ئەنجومەنی ئاسایش کە تحقیق بکرێت کە اتفاقەکەی پێکرد بە جۆڵانیان کرد ئیتر دۆسەکەیان لۆ ملان بەس ئیدانەیەکی بەسیتیان کرد بۆیە ئەوە هەموو گەمەیە و ئایندا سووریا تەقسیم دەبی تەقسیمەکە ئەوە نییە فیدرالی بی گرنگ ئەو دەوڵەتە مەرکەزە نابی ئەو دەوڵەتە نابی کە ئەو برا مسلمانان چاویانەوەیە فتوحاتی لێ بکرێتن و ببتە ئیسلامیش بڕوا بکەن سووریا ئاوڕۆی هەموو ئەو دەوڵەتانە 100 بارەی بکەم و ئێران تورکیا سووریا هەر سێکیان دەبی زەعیفن دەوڵەتی بە قووەت نەمینێت لە منتیقی بەس بە خەلیج بەوانەشەوە هەمووی تەوزیع دەبێت لۆ ئەتا ئیسرائیل هەمووان زیاتر دەبی ئەوە شتەکەیە و ئەوەیە مزانیتم مەزلوم کۆبانی هەموو ئیشی غەرب بەگشتین مەزلوم زۆر ڕۆیە لەگەر غەرب ها یعنی من هەندە وردەکاری هەیە ناڵێم مەزلوم پلەی هەرە باڵا وەردەگری لە ناو حکوومەتی ئایندەی سووریا بەلای کەم نائب ڕئیس جمهوری دەرەچی بەلای کەم ئەگە سەرۆکوەزیران نەبی ئەوە دڵنیا بن لەو خاڵەی ئەوەش نییە هەر وەکو پارتی ئەوەی نانا غەرب و ئیسرائیل و ئەمریکا و ئەوروپا دەیانەوێت نمونەی وەکو کۆبانی لە ناو حکوومەتی سووریا بی دروزەکان دەبن عەلەویەکان دەبن بەشتیان مسەقەفین و ئەوەی دەبن هەر ئەو حکوومەتە کاتیە ئەوە کاتیە هەر هەتا ئیشەکانی پێتەرتیب دەکەن دەبێت حکوومەتێک بێ پیاوەکە یعنی ئەو کەسانە بن کە لەوان نزیک بۆ کوردیش باشە کاکە چ دەکەی بۆ کوردیش بە بەس دڵنیا بن مەزلوم کۆبانی یعنی لەو خەتەی ئاپۆچی ڕقەم یەکە و بۆ دەشبینن بە تەیارەی دەیبەن و دەیهێنن ئەو پەڕی حیمایی دەکەن ئیبرازی دەکەن ڕێنمایی دەکەن هینانە ڕێزی ئەوەی لە جۆلانی جێی زۆلانیان کرد و بڕۆ لەگەری ئیمزا بکە دڵنیا بن ئایندەی مەزلوم کۆبانی زۆر گەورەیە من ئەوەتان پێ دەڵێم خەبەرە مەنسەبی زۆر باڵا وەردەگری لەبەر ئەوەی لەو چوارچێوەیە دەبی و ئەوان دەیانەوێت ئەو نەوعە نەمتا لیبرالا ئازادی خوازە یعنی ئەوانە ببن نەک پڕ لەو ڕیژ درێژە قەزم نە ڕیژ درێژ نەک لە بواری ئاینە بێ ئەوە جیهاد لا ئیلاهە ئیللا الله یا لە ئیسرائیل بڕوخی کاکە ئیسرائیل
برا مسلمانەکان یەکشت بزانن حاڵە قبول بکات دەوڵەتێکی سنی تندڕە و لە تەنیشتی دروست بی ئەوە دڵنیا بنەوەی کە باڵا دەستون بە خۆتان زانبینەوە ئێرانیان لە زەواقنا تورکیان تووشی ئەوە زمە کردیە بە کەڵەگایی دنیایان وێران کرد لە غەزە چ کرا ینی بەجددیمە ڕاستە مقاومە کرا بەس خەڵکەکە وێران کرا 100,000 کەس شەهید و بریندار بوو دنیا هیچی پێ نەکرا لە ئاس بەڕاستی بەربەس بکری ئەگە ناخۆ کاکە هەموو هەفتەی لەو ئەوروپایی مزاهراتی چەندین هەزار کەسی کرا یعنی وەکو خەڵکی ئەوروپا ئەو پەڕی ئیدانەی کرد نەزەمادی ئینسانی بەس ئیسرائیل ڕانەوەست ئەوی ویستی کردی قەزدم لەسەر ئەوە نییە بڵێین خەڵک گەلان تەسلیم بن بەس ئیتر یعنی ئەو شتەی پیشاندا ئەو دەوڵەتە ئەو ترامپ ئەوە کاکە ئۆکرانیان تەفریک ناکرد وەرە سەیریان بکە ئەو ئۆکرانیایە 50,000 شەهیدیانسا بە زۆرم نەوە سڵعی پێدەکەن تووشی گەورەترین ئەزمیان کرد 3 ساڵی شەڕیان پێکرد اقتصادیان وێران کرد ڕاستە اقتصادەکەشی دەبن منتیقەیەکی زۆریشی تەسلیمی ڕووسیا دەکەن هاوڕیان دوایین شت سوودانی لەو ڕۆژانە لەو ماوانە نازەم ڕۆژەکە دووە دەیە بەلای کەم چەند ڕۆژێک لەمەوبەرە هەفتەکە دەیە نازەم من لەو ئەو ڕۆخەبەریان پێدام کە سوودانی نامەی بە دوو کەسی نردیە یەک فواد حوسێن دوو شاخەوان جێگیری سەرۆکی پەرلەمان جابی نادوتی ئەمە زۆر بێتاقەتینە دەستماڵی بارزانانی مەسعود و مەسروش لۆ یەک بارەگای بارزانانی ڕۆڵەشی زۆر خراپ دەبینی لە فەوزاو دروستکردن لە دژایەتی عێراق بارەگای بارزانانی چی دژی عێراقە هەوڵ دەدا فتنە لە ناو عێراق دروست بکە فتنە لە ناو عێراق دروستکە هەموو ئەو کەسولایانە دروست دەگەڵ مەسەن بەحسەکان مەسەن سونەکان بارزانی بە ئاشکرا بارزانی هەنیان دەدا دژی حکوومەتی عێراق بجەنگن ئیش بکەن و لە بەغداش ئەو خەڵکانەی ینی دەڵێ لە بەغداش نوێنەرەکانیان دەورێک تەخریب و فتنە دەبینن کوتلە و کوتلەکان خڕ دەکەنەوە هەوڵی کێشە و فتنە دەدەن لە بەغداش لە دژی حکوومەتی عێراق ڕاست شتەکە ینی ئینسان بۆ ویژدان نەڵێ هێندە شت هەیە تو بەشەشی لە حکوومەتی عێراق وەرە سەیری مەسعود و مەسرور بکە ئەستا پاڤلیش لێوێ بەو نەخمەی قسە بکە وەکو دژمنی عێراق وەکو دەوڵەتێکی دژمنی عێراق ڕەفتار دەکەن لە کاتێکدا بە خۆیان نیوێ حکوومەتە ینی خطاب و ئسلوب و میدیایان عینەن وەکو دەوڵەتێکی ئەنتی عێراق پێیان گوتنیانی ئەوەی دەتان بینن هەموو دیدارەکانتان ڕەفتارەکانتان هەتا ئەوەش باس کرا مەسرور بارزانی بە ملیۆنەها دۆلار سەرف دەکا لە لۆبیکردن لە بەرتیلدان لە پێناوی ئەوەی دژی حکوومەتی عێراق بجەنجیت لەو غەرب لە کاتێک ئەو پارەی حکوومەتی عێراقیشە ئەوان نەزەری وان پارەی حکوومەتی هەرێم بەشەکە لە حکوومەتی عێراق و بە دیبلۆماسیەتی عێراق دەچیتر دژی عێراق دەجەنجی سوودانی لەوە جوابی نادێکە حدودی لۆدا دەندرێ سنووری لۆدا دەندرێ بە پارەی عێراق بە دیبلۆماسیەتی عێراق بچی دژی عێراق ئیش بکات حەقیشانە با بە ویژدان بڵێن هەندێک شتەیە تۆ بەشەکی لە عێراق خۆ دژمن ئەگە دژی کاکە خۆت لاکەتەوە بڵێ ئەمە دژ دەکشێنەوە ئەو بیان دەشتێ با بە حەقانی بڵێ بەڵام ئەگە تو بەشەکی لەو عێراقی وەزیرت لەوێندەرە پەرلەمانت لەوێندەرە تو وەکو ئەنتی عێراقی ئیش دەکەی ئەوە دوو لەوانە دوو گوتیان ئەمە باش دەزانین ئەنگۆ بە زمانی کوردی بە میدیای سێبەر وەکو دژمنێکی عێراق خەڵک هان دەدەن تەحریز دەکەن هان دەدەن بە زمانی کوردی ها بەڵام بە زمانی عەرەبی گوتارشکەتان هەیە بەس بە زمانی ئەزانن میدیای سێبەریان چ دەنووسی ها لە عێراق درا عێراق دەڕوخێ عێراق بۆ دەبی کوێ بابەت بە خۆت بەسن چی لە ئەو سیستەمای عێراق ئەو ینی هیوا دەخوازن کە عێراق بڕوخێ بەنمونە ئەگە تو بەشت چی لەوە عێراقی خۆ دژمن نی بە جددیمەیان یان دەشتیان بۆ خۆم حەز دەکەم عێراق پارچە بی بەڕاستی پێتان بڵێ عێراق پارچە بی
بنمونە بەڵام ئەتوو بەشێکی لەو سیستەمەی بەشێکی لەو وەزارەتەی میدیاکەت وەکو میدیایش تەپڵی شەڕ ئیش دەکا ئەجە بە کوردیوا دەکەن بە عەرەبی و ئینگلیزی لوغەشکیانێ ئێوە زانی سەردەمی کاکە هەزاران کەس راپۆرتیان دەداتێ متابعە دەکەن کورە بە دەیان ئاپ تەرجمە دەکرێتن بە قوربان ئاگیان لێیە ئەوە دوو لەو خاڵانەیە کە گرنگەکە لە هەمووی گرنگتر سوودانی گوتی ئەوە ڕێی ئێمە نییە عێراق نییە و ڕێی ئێرانیشە لەسەرتا ڕێی ئێمە نییە ڕێی ئێرانیشە لەسەرتا ئاوا بکەن حدودتان لۆ دادەنێن لە ئێستا بەینیان زۆر خراپە من نازانم سبەی ئاش دەبنەوە سکو دیتان مەسڵ لە 2017 دەیان جاری تر مالی چی مەسعود گوتی بەس مالیشی جارشکەوە بێعلاین دەوڵەت دەکەم پێ ئەو دەستیان ناو دەستیەکمە حەشتی شەعبی وادەیە مەسعود چوو ئەبوو عالا و قەیس خەزعەلی لە باوەش کرد و چوونە ئێران و نازام چیانی ئاڵوگۆڕ دەکرێ بەس ئێستا بەینیان زۆر خراپە ئیلەغا دەدا هەتا ئەوڕۆ وەرە سەیرکەن سوودانی کە کارێکی بێخلاقانە بوو مەسەلەن یعنی هەڵەبجە چیمیە باران کرایە هاوڕێیان هەڵەبجە چیمیە باران کرایە سا ڕۆژی هەڵەبجەیە بروسکەی ناوی هەڵەبجەی نەگوت لە کاتێکدا یعنی تاوانێکی گەورەی دژ بە مرۆڤایەتیە هیچ ڕەبتی بە مەسعود بارزانی ململانەیەکانیە بەس ئەوەندە سراعیان توندە یعنی وەرە سەرۆک کۆماری سەرۆک وەزیرانی عێراقی لە ساڵیادی هەڵەبجە گوتارت نەبی بە ئەوەت نەبی لە ڕقی ماڵی بارزانی مەسعودیش ئەو ڕێدەرە حکوومەتی عێراق دەبی قەرەبووی خەڵکی هەڵەبجە بکاتەوە و داوای لێبوردن کە ئەو مەسعودان بەخۆم دیتم 2006 بوویان حەڵف پرسیاریان نێکرد وتیان حکوومەت عێراق دەبی داوای لێبوردن بکا و قەرەبووی بکاتەوە وتی حکوومەت عێراق چی کردیاتەوە بێ حکوومەتی بەعز بۆی کردیا بڕوا بکەم ناو دەمی پۆستەکەم کرد یعنی ئەمە لەو بوارە ئیشمان دەکرد نەیدەزانی کە ئەوە دەی بەس ئێستا لە ئینتقامەوە دەری ها لە ئینتقامە لەبەرەوەی لەگە سوودانی بەینی زۆر خراپە بۆیە دێ دۆسەی هەڵەبجە و ئەو ڕۆدژ یەک لێ دوانیاندای بڕۆ متابعە بکەن و هیچ جێ لێ نییە ماڵی بارزانی ئەو شەڕە دەکەن بەڕاستی کە ئێستا پاڤلیش چوویتە پاڵیان کە زەرەر دەکە زەرەری زۆر گەورەش دەکە موچەخۆری هەرێم دەبتە قوربانی ئەو عەقڵێتاک هاوڕێیان کورد دەرەقەتی بەغدایە نایە هیچ کارتی نییە زەلیل ئەوەیە هەر بۆیە ماوە تەشقەڵەشیان پێ دەکەن ئەوە 6 مانگە ئەوە نییە ینی قسەکانیان ڕاستە بەس هەر ماوەی ئەوەندەیان عیب پێ هەجارێ دوسێ عیبیان دروست دەکەن هەمووش گەمەی سیاسیە دەیانی کەشیان لە بەردەستیە دیانێ لەگەڵیان بکەن ئەوەتان غەڵەتە ئەوەتان ئەو مانگەی دەیان دەنێ 3 مانگ جارێکدان دەنێ هەمووی زەریکە چییە لەسەر ئەو عەقڵێتەیە لەبەرەوەیان وەکو ئەنتی عێراقێک ئیش دەکەن ئێستاکە ئێکاچ خۆم وەڵی ڕاستە ئەگەر عێراقی ئەگەر لەگەڵ حکوومەتەی بڕۆ لەگەری بە ئەتو دەبی تەکمیلی بکەیت دەوڵەمەندی بکەیت هاریکاری بکەیت ئێتو معامەرەی لێ دەکەی خاوەن بەوە دەبینی عێراق کەنجێن لێی دەدرێ هەموو چاردەوروبەرەکانی خۆتان میدیای سێبەرگ کادیرەکانتان لە ناو سەرهاندان حکوومەتی عێراق دەڕوخێنی هادەکە هەندێک نمایە حەشی شعبی بە خۆت دەنگتدایە وەکو دەوڵەتە چەوەی دەکەی هاڕان یەک خەبەری کەشتان پێ بڵێن ئەوە دەقیقم چەندە حەشت لە لێدانی ئەمریکا دەترسێ و دەزانێ ئەگەر ئێران و ئەمریکا پێکنێن ئەمریکا لە حەشت دەدا هەمومان متەهین چکۆگە لەگەر یەکتری پێک بن مشکلی حەشتیش کۆتایی پێدێ حەشت زۆر لە خۆیان دەترسن خۆیانێن بەڵام بە قاستی ئەوە پارتی لە ئێران دەترسێ ڕۆحیان چووە لە ئینزاری جین بەسەرەوەنە ئەزانن ئێران ئەگە دەرەقەتی ئەمریکاش نێ یعنی دەدوازە ساروغیت کە بە ماڵی بارزانی شۆدنێ ڕۆحیان چۆ بە تایبەتی جارەکەی تر لێیاندان حتا لە خەڵکی بنەماڵە من نازانم چێ بوو بەس بریندار بوو خەڵکی بنەماڵە بریندار بووە لە سەری ڕەش درە دیتان ڕۆحیان ئەوانیش لەو خاڵە چووە ینی چەندە لەوەی دەترسن ئەمریکا لە حەشت دەدا ئەوانیش باش دەزان ئێران لێیان دەداتن قسەی کۆتاییشمان هاوڕێیان هەر لەسەر ئەوەیە ئەوەی مەزلومی مەسعود لە خطاب لە تەلەفۆنەکەی تا ڕۆژ یەکەم نەوێرا هیچ قسە بکە
اتفاق کرا تا ئەردۆغان ئۆکەی کردگوتی باشە اتفاقەکی باش ئۆزەر مەسعود وای لە خەبەرەکاندا ڕێشت بوو کە مەزلوم کۆبانی پەیوەندی پێکردیە ئەوەی کردی لەو شەرع کردی اتفاقەکە کو وەکو ئەو کە بابی بیلۆی باس کردیە چ بۆ چنەوە دەبە شەرەف باوڕێیان یەک مەسعود بە خۆی تەلەفۆنی لۆ کرد بوو دوو مەزلوم هەر لە واڵەکەی خۆی هەر بڵاویشی نەکردەوە باشە بۆیە باسەکەم لەبەرەوەی مەسعود ڕۆژی یەکەم تەعلیماتی دا میدیای سێبەری خۆی ئێستاشمانە سوکاتی بە مەزلوم کۆبانی بکەن سوکاتی بە مەزلوم کۆبانی بکەن یعنی بڕیاریاندا و حەملەیان کە بەس کە ئەردۆغان گوتی باشە ئیتر ئەوان وسکت بوون تەلەفۆنی مەسعود لە بۆی کرد لە میدیا بڵاوی کردووە پیشاندا نەسیحەتی کردیە و ئەویش لۆی شەرع کردیە چ بۆ چنەوە مەزلوم کۆبانی ئەوەی ئەمن بە دواتچوونم کرد پرسیم ئەوانە شەریشی نازانم دنیاک بەیجەیە لە خەڵکانێک کە پرۆشوتی هەر خەبەرەکەشی بڵاو نەکردەوە بەس مەسعود بڵاوی کردەوە هاوڕێیان ئەوە کۆمەڵێک لەو زانیاریانە بۆ هەرویستم لەگەڵتان بەشکەم سپاسان دەکەم کە ئەو کاتتان لەگە من دەرخان کرد و بڕوا بکەن لەبەوەم نییە تەنیا ئەو کەسانە دەبنەوە کە بە کەرامەتەوە دەژین کە ڕازگۆن بەڵام بزانن کۆمەڵێک کێشەی گەورە هەیە کێشەی کورد وەزعی خراپ نییە بەڵام پارتیەکی تۆزیان باش نابی بەلای کەمسکو مزداقەتیان نەمایە هاوڕێیان هەرچەندەکەن غەرب ئیسرائیل لە باوەشی ئێران و تورکیایان دەربین پێیان دەرنایە گەمەی سیخوڕی زۆر دەکەن لەولا ئەوە دەکەن بۆی ئایندەیان لەو ڕووداوە سیاسیانەی کە هەیە نابی لە من وەگرن بەس ئەو ڕووداوە سیاسیانە ڕەنگی 5-6 ساڵی پێ بچیت بۆ خۆتان دەبین ساڵ و نیوە کە تا ئێستاوە بۆ 2 ساڵ تازە 2-3 وڵات تەواویش نەبووە یەک کۆمەڵ وڵاتی کە وەکو تورکیا ئێران کەوانە دەوڵەتی زۆر گەورەن ماوە ئەوانە وەختی دەیە پارتی لە بەشێک وەکو حرەکەی حەماس و جیهاد و حزب الله و ئەوانە هێزی میلیشیایی نادەوڵەتین سیخوڕایەتی دەکەن پارتیەکێتی وە کڕۆپشون گەندەڵیان ئەوەندە زۆرە داروبەر لێیان بێزارە داروبەر لێیان بێزار کورد برا ڕۆسی 5 ساڵە نەیانتوانی 2 هێزیەک بخەن بۆ باوچیەوە نین سەدا هێزێکی منەزەمی یەکگرتوو تۆکمە گەندەڵیشان هەیە کە مافی مرۆڤیش پێشکاریان بەس لە چاوان عەرز و ئاسمانیان فەرقە هێزێکی تۆکمەی مەبدەئیشن کوراوانە پارتیەکێتی هەر غەرب نەبی ئەوە دەبی باش هاوڕێیان کاتم گرتن سوپاس بۆ ئەو کاتێک کە یاد ئەوەی بەرشەلۆنە شێکوڕەکەم وتی باوکەوە چ دەکەی بۆ تۆ ئەوە لایڤدانایە کورا تۆپانەی بەرشە هەیە وتمەڵا تازە کردیتمان ئەوە تر هەرچەندبی من هەموم خڕبەوە ویستم بە یەک جاری باز بکەم هەر سێ دۆسیە تاوانەکی زۆر گەورە لەگە کاکە شێروانی کرا شێروان هەر سەرنجێک لەسەری هەبی دەبی لە پشتی ڕابوەستین سەرنجی گەورە نییە نمونەی قارەمانەتیە نمونەی قوربانیدانە نمونەی مرۆڤی جوانە ئەچی هەمومانە لە پشتی ڕابوەستین نابی بەجی بێلین هەتا دێتە دەرێ و دەبێ ئەو دۆسیە بە بەرزی ڕابگرین و دوو موچە خۆران ژیانتان لە خەتەرە بڕوا بکەن بەدەر لەو هەموو باجەی کە موچە نادە ئەو دەنیا عینەن ئەو حکوومەتی مەسرور قوبات بە تایبەتی عینەن مقەسە کو دەجوڵێتەوە دەبڕیتن ئاگاتان لەبێ یعنی هیچ جیان لێ نییە ڕیسک بە موچەی هەمووتان دەکەن لەو ململانێدا لەوەتی بەبیرم دێ هەر حکوومەتێک دێ پارتی بدات دەرێ ئەم لە گەرم دەستخۆشی لێ دەکات دوای ئەوە هەمووی تێگەدا هەمووش چێ لەبەرەوەی بە زەوقی پارتی ناجوڵێتن و زۆرترین بەرپرسی حزبی لە پارتی لە بەغدایە دەرکرایە هەمووش لەسەر گەندەڵی کاتێکی خۆش